هیوادارم کە دەنگم بە هەموو ئازیزان و خۆشەویستان بگات. عزیزان هیوادارم دەنگ و ڕەنگیش پێرفێکت بێت. بەڕێزان و خۆشەویستان با بۆچینەتە هەموو ڕەفیقان کۆ بنەوە کاتە دەستەکەین بە قسە و باسەکانمان. هەمووتان بەخێر بێن سەر چاوی من هاتن. بەڕێزان و خۆشەویستان باودەودە ئەوە سین تاوەکو عەشرەت هەمویان نێنەوە کاتە قسەکانمانەکەین. با بیزانم تەواوە لایڤەکەمان بێگومان ئەبێت تەواو بێت. بەخێر بێن سەر چاوی من هاتن بەڕێزان و خۆشەویستان. لە یوتیوبی تەفدایش بڵاو بێتەوە لایڤەکەمان هەر ئەم شەو ئاگاتان لەوەش بێت لە یوتیوبەوە لە تەفدا پێم وایە گەر ناوەکەی بە هەڵە نەڵێم لەوێ بڵاوە بێتەوە. هیوادارم کە لەوێشەوە گوێتان لە قسە و باسەکانمان بێت. باشە بۆ بەڕاستی من خۆم نایبینم یعنی چی؟ هەمووتان بەخێر بن خۆشەویستان. بەخێر بێن سەر چاوانی من. ئێستا دەستەکەین بە قسە و باسەکان و پەلەم لێ مەکەن با تۆزێ خۆم ڕێکەم. هەمووتان بەخێر بێن عزیزان و خۆشەویستان بۆ ئەم شەو بۆ کردنی کۆمەڵی قسە و باس لەسەر ئەوەی کە بۆکو ئاگاداری بڵاوم کردبەوە. هیوادارم کە شتەکە باش بێت. عزیزان سڵاو و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەن، چ لە کوردستان چ لە دەرەوەی وڵات. هیوادارم کە لە هەر شوێنەکان سەرحاڵ بن، باش بن، بە هیوای تەندروستێکی باش و ئێستا و ئایندێکی گەشت بۆ هەموو لایەک. خۆشەویستان من زۆر جار هەندێک بیرەکەمەوە ئەویش کاتێک کە سەیری زۆربەی گەلانی دنیاکەی مێدیاکارەکانی، نووسەرانی، ڕۆژنامە نووسانی، شاعیران و زانا و دانا و مفەکیر و هەموو ئەمانەی کاتێک کە لە شوێنێکەوە قسە دەکەنێنە سەر شاشەی تیڤیەک ئەملا ئەولایەک باز لەسەر پێشکەوتنەکان، داهێنانەکان، مەسەلەی ئابووری بە قازانجی گشتی، کۆمەڵێ مەواضیعی فکری بۆ خزمەت، کۆمەڵێک داهێنان و ئەوانەکەن. ئێمەش کە بەیانیان هەڵەسین دەخە و بیر لەوەکەینەوە با بزانیشین کام حیزب ئەمڕۆ ئێرانی هێناوە، با بزانین کامیان تورکیای هەندێک هێناوە. ئەرێ ئەوە موچە هاتووە یا موچە نەهاتووە. ئەرێ ئاواتی شێخ جەناب ئەمڕۆ چی دزیوە چی نەدزیوە. ئەرێ هەولێر و بەغار ڕێکەوتون یا ڕێ نەکەوتون. باشە ئیتر هەموو قسە و باسەکانی ئێمە لەو تەوەرانە ئەخولێتەوە بەبێ ئەوەی هیچی تێدا بێت. یعنی ئەمە بەمانای کەلیمە ژیانی ئەو خەڵکە داماوە قوربەسەرێکە لە کۆمەلگای ئێمەش هەیە. و ئێمەش ئەبێ ئاوا هەسین لە خەو و بیر لەو شتانە بکەینەوە. لەم لایشەوە تۆ ڕاستیەکەی خوێندنەوە بۆ کۆمەلگای کوردی تۆزی قوس و زەحمەتە. پێرە لە سێمانی بەفرباری و بڕواتانە بێ ئەو ئەسبڕە بەرناکەو باشی دەیان هەزار سیارە بۆ شاخ و داخەوە هاتن و ئەچون و هەموو یەخوا هەر لە خۆشیان لە زەوق و سەلیقە و چوزان و ژیان و ئەلە بابەتان نابوو. باشە لەم لایشەوە کۆمەڵی خەڵک ئەوە وەسعەکەی دیکەی بینی نانی نییە، کارینی ژیانی نییە، ئەیتر ئاوا بەجۆیە. باش خاڵێکی تر کە بەر لەوەی بچمە ناو قسە و باسەکانەوە بۆتانەکەم ئەویش ئەوەیە کە من بە وردی ئاگاداری ناو شەڕ و چێشمەچێشمی باڵەکانی یەکێتی و شەڕی ناو گۆڕان و کوتلە و کوتەکان و ئالم بابەتانم. دژایەتەکانیان چییە، لەسەر چییە، شەڕەکانیان چۆنە، چۆن یەکتر ئەشکێنن، ئەمانە هەموو ئەمانە ئەزانم و هەموو ئەمانش بەڕاستی عکس بۆ تۆ بۆ ناو کۆمەلگا و بۆ ناو مجتەمەعی کوردی ئێمە. من زۆر دێتە بەردەستم بەڕێزان. ئەمانە هەتاوەکو بەیەکەوە شەریکە دزن و بەیەکەوە ئەیخۆن بە هیچ جۆرێک باسی یەکتر ناکەن. بران کێشەیان نییە، هەرکێکیان بەشی نامێنێ یا بەشەکەی کەم دەکا، اینجا دەست ئەکەن بە شکاندن و باسکردنی بەرامبەر. ئیتر لە بەدەیان و سەدان هەواڵ و بێنەوە بەرە بۆیە فڵان کەس ئەمەی دزی ئەوەی کرد بەشەتێک خۆشی پێشە شەریک بۆ لەگەڵیانە لە واقع. من هەموو ئەم مۆزوعانە ئەزانم، بەڵام بەڕاستی بۆ من کێشە نییە. چونکە حەزەکەم هەموو کەسێ ئەو ڕاستیە بزانێ، هەموو یەکێتی یەک پارتیە گۆڕانێک حەسکێ فڵانە فیسارێ ئەو ڕاستیە بزانن. لە فەرهەنگی ئارام ئەحمەدا
لە تێگەیشتنی ئارام ئەحمەدە لەم کە لەسەرەی ئارام ئەحمەدە هەر کەسێ پارتی بێ هەر کەسێ یەکێتی بێ هەر کەسێ گۆڕان و حەسک بێ ئەگەر پۆستێکی هەبێ دزە بەپێی ئەو موقعیەت و هێزەی کە خۆی هەیەی لە کەمکەم و لە زۆر ئەگەر بۆی کرێ دزی ئەکا ئەگەر زیاتر یەکە ئەوە یعنی لە کەمکەم و لە زۆر ئەمە تەواو ئیتر هیوادارم کەس تەلەفۆن بۆ من نەکا بڵێ کاگەرم کاکەوش تۆ بڵاویەکەیتەوە ئەوە باڵەکەی ناوێشێتی ئەینێرەوە ئەوە باڵەکەی ناو گۆڕان ئەینێرە ئەمە مشکلەی من نییە هەمووتان بۆ من وەکو یەکوان باڵی دەنوچی هەر شتێکەی بۆ من مشکلە نین بەڕاستی من پێم وایەکە ئەوەی کە خاوەنی پۆست بێ لە پارتی وێچەتی و گۆڕانە دزە بۆ جرفانیەکە دەستپیسە متمانەی نییە تەواو کورت و کرمانچی وەکو هەڵندەکانە پون تێدا بنێ و تەواو ئەمە واقعەکەیە بەڵام لە مەسەلە کۆمەڵایەتیەکانە زۆر شتە بەردەستی من ئەوەم پێ ناخۆشە مەسەلەن بە نمونە خانم هەیە تەلەفۆنم بۆ کاژن نەڵێ کاگەران فڵان کەس ئاوا دزە ئاوای کردووە ئەمەیەکە ئەوەیەکە دوای سێرەکەم لەگەڵ ئەم مەسئولا 2-3 ساڵ بەیەکەوە لەگەڵ یا بۆ دۆستی بووە کە وەختی ئەو پولێکی پێوە ناوە ئینجایە باسیەکە ئەمە عیبە بەڕاستی ئەمە نابێ ئەی بۆ کاتی خۆتۆ ئەکاگارامەنوێ ناسی کە پارەی بۆ ڕشتی و سیارە و خان و شوقە و فڵان و فیسار و ئالەم بابەتانە هەرکە پشتی تێکە ئینجای کاگارام جان بە قوربانم ئەوە قسان ئەوە مەکەن عیبە تەواو حتا ئەو کاتەی دۆستن کە ڕۆشتن خواحافیز بێحرمەتی بێکرد پێویست ناکە بەڕاستی بیکەن باشە لەبەرەوە تکایە کەس تەلەفۆن بۆ من نەکا بڵێ کاگارام ئەو باڵەیە لێو ئەمەیە لێو ئەوەیە لێ من هەمووتان وەکو یەکوان بۆ من کاکە کێشەی ئێوە کێشەی من لەگەڵ ئێوە یەک کێشەیە ئێوە گەندەڵن ئێوە مافیان ئێوە دزوچێت ئەمە قسەی پێشەکێکم بوو اینجا باشمە سەر بەشی دوو عزیزان کورتە فلیمێک بڵاو بۆتەوە کە ئێران بڵایکۆتەوە کورتە فلیمە هەمووتان بینیوتانە خۆشەویستە باس لەسەر ئەوەیەکە کە وەختێ داعش بەرەو مەخمور و بەرەو هەولێریەت چۆن مەسعود بازانی شەڕواڵەکەی فولەکە و کەس بەدەمیەوە نایەت پەنا بابە ئاغای قاسمی سلێمانی کەچی پارتیەکان و هەندێک کەس پێیان ناخۆشە لە حەقیقەتە قۆم تەعەسوبەی ناوێت مەلا موسەفا هەتا ئەو ڕۆژەی من پیاوی ساواکی ئێران بوو بەدەیان کوردی ڕۆژهەڵاتی قەت و ئامە کرد و ئەی کوشت و بە زیندوی بە شێرکراوی ئەیدایەوە بە ساو بە شای ئێران باشە مەسعود هەتا ئێسا کە هەیە ئیتڵاعات بووە وە پیاوی ئێران بووە پاشان هەمومان بینیمانە کە مەسعود بازانی خۆی سپاس و ستایشی ئێران و قاسمی سلێمانی ئەکا و نامەشی بۆ نووسیوە بۆ قاسمی سلێمانی عزیزانی من بەدەق مەسعود بازانی بۆ کەناڵی عەرەبی ئەڵێ پێویستە ڕوون بێ و پێویستە ئەو ڕاستیە بڵێم ئەگەر شەو هێشمان کرایەتە سەر ئەو شوەیە کە هێشمان کرایە سەر ئێران دوو فڕۆکەینات و ئاغای قاسمی سلێمانی هاتن و هاوکارێکی باشیان کردین و پڕ بوو لە چەک و چبەخان و ئالم بابەتانە و قاسمی سلێمانیش خۆی لە فڕۆکەکە بوو بۆیە پێویستە نەک بنە ماڵی بازانی بۆمانەوەی خۆیان بەڵکو پێویستە خەڵکی هەولێریش سپاسی ئێران و قاسمی سلێمانی بکەن باشە کە ئەوە قاسمی سلێمانی و ئێران بوو هەولێر و پارتی پاراس لە دەستی داعش دەناوەکو شنگاڵیان لێ هاو بەڕاستی باشە خەڵکی هەولێر ئەبێ ئەو ڕاستیە بزانن ئەوە پارتی و هێزە شڕەخۆرەکانی نەبوو کە ئێوەیان پاراز لە دەستی داعش ئەوە قاسمی سلێمانی و ئێران بوو بەڕاستی نەک بنە ماڵی بازانی و جامەنە سوورەت زل درۆستن و ساختەچیەکان کە ئەوەتەی مێژویان هەیە هەمیشە جەبان و بێشەهامەت بوون لە جادەی پانا قارەمانن بەڵام کە وەختێ جارەکە تەسکە بێتەوە کۆتاییان پێت و ڕائەکەن تەنها و تەنها جامانە سوورەکان بۆ خەڵکی دەستەنگ و خەڵکی بێچەک و خەڵکی داما و قوربەسەری هەولێر و باجنان ئازان نەک لە بەرامبەر لەشکری داجیکەرانە بەڕاستی ئەوە حەقیقەتە بەڕاستی هیچ کاتێ بنەماڵی بازانی و پارتی لە قسەی ئێران دەرنەچوون لە حەقیقەتە لە قسەی تورکیا دەرنەچوون ئەگەر قسەکەی من ناڕاستە فەرمون ئادەی لە مێژووی مەلا موسەفادا ڕەخنەیەکی بچووکم بنمونە بۆ بهێننەوە کە گرتبێتی لە ئێران و لە سەردەمی شایە لە ساواک لە هەر هەمویانی ڕەخنەیەکی گرتبێت ئادەی ڕەخنەیەکی بە ئاستەمی بنەماڵەی بازانی و مەسعودم بۆ بهێننەوە کە لە ئێرانی گرتبێت بۆم بێنەوە زەحمە نەبێت بۆیە
ئێران هەمیشە چ لە سەردەمی شایە و چ ئێستای سەردەمی جمهوری ئیسلامی هەزاران چاکیان بەسەر بنەماڵی بازانی و مەسعود بازانیەوە هەبووە چونکە مەسعود بازانی و بنەماڵەکەی هەمیشە نۆکەر بوون بەڕاستی پێڵاوی پازدانێکیان سڕیوە ئێران هەمیشە فریای بنەماڵی بازانی کەوتووە ئەوان پاراستوونیان ئێستاش بنەماڵی بازانی سەدان خانوویان لە کەرەجا هەیە ئێسەی پسوڵەی موچەیان هەیە خۆشەویستان یعنی دابینکردنی ژیانیان هەمووی ماوە لە حقیقەتەوە ئەو بەڵگانە باشە کاتێک کە داعش هات هەمووتان ئاگاتان لێ بوو کە بنەماڵی بازانی چۆن شەنگاڵی چۆڵ کرد کەواتە داعش بەرەو هەولێریەت هەموو مەسئولەکانی پارتی هەر هەمووی ڕایان کرد خۆشەویستان خەڵکی هەولێریش خەریک بوو چۆڵ یەکرد وردە من لە بیری نییە لە تیڤیەکانەوە پیاوێک ئەمەنە نانی خستبۆ ناو تۆتایەکەوە تیڤیەکە مقابلەکەی بۆ کوێچێ نا بۆ هیچ کوێ ناچم ئەچم بۆ ماڵی خەزوور بێناچم کوێوەتان بەڵام ڕایەک لە حقیقەتە بۆیە مەسعود بازانی تەلەفۆنی کرد بۆ قاسمی سلێمانی ئەویش فریای کەوت بە خۆی و هێزێکەوە وەتوانی بنەماڵی بازانی و هەولێر لە دەستی شەعەت تا داعش بپارێزێ تۆ بنەماڵی بازاری بەتەمایە کەمالگەلچین بیپارێزێ خۆشتیوان نابێ بە قوربانی بۆ کەرکووکیش ئێران قاسمی سلێمانی لەگەڵ لێکێتیە کەرکووکیان پاراست بۆ ئەویش هەر بە هەمان شکڵە لە دەستی داعش بۆیە قاسمی سلێمانی ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەبووە لە پاراستنی کەرکووک و هەولێر و بنەماڵی بازانیە خۆیەکێتی و پارتی نەیانتوانی یەک شەو شەڕکەن لەگەڵ داعش نەیانتوانی هەتا کە حەشتی شەعبی هات 16 ئۆکتۆبەرە یەک نەیانتوانی یەک شەڕکەن بەڕاستی وەیە عزیزان من لەوە تێگەم ئێران کاتێ لە سووریا شەڕەکە تەنها لەبەر خاتی سووریا و لەبەر خاتی ئەوە نییە لەبەر خاتی تارانە لەبەر خاتی ئارانی تارانە بۆی پتانە بمێنێتەوە کاتێک کە لە کەرکووک و هەولێری شەڕەکە یەکەم جار بە قازانجی خۆیەتی باشە بۆ ئەوەی هێزی داعش و بەرەی سونەوانە نێنە پێشەوە بۆ ستورەکانی خۆی بۆیە شەڕەکە بەڵام حقیقەتە بەڕاستی نەبێ ئێمە واقعی بین واقعی من هەندێشت هەیە بەڕاستی قسەی لەسەرەکەم حەقم نییە خەڵک چۆن بیرەکاتەوە باشە بەنمونە ئەمریکاڵێەوە باشە ئێران چیەکە لە عێراقا و ئێران ئەبێ ئەوە بکە ئەی خۆ چیەکەی لۆپەڕی دنیاوە هاتووی بۆ عێراق زەحمەت نەبێ تۆ بۆ عێراقت داژی کردو بۆ خۆ ڕەوایە بەڵام بۆ ئێران ناڕەوایە بە شتێکیش بە دێژایی مێژوو بەس تۆ ئێمە فرۆشتووە ئەمریکا بەس تۆ کورد فرۆشتووە بەڕاستی بە دێژایی هەموو مێژوو تۆ هەر یاری بە مقدسات و بە مێژووی ئێمە کردووە بەڕاستی حتى بۆ مەسەلەی چەکی ئەتۆمی و بایۆلۆژی ئەم بابەتانش ئەمریکا خۆی دەیان کڵاوی ئەتۆمی هەیە کەشی لە ڕۆژهاتی ناوەڕاستە ئەگەر یەک کەسێک بیر لەوە بکاتەوە کە بێ بەخوانین چەکی ئەتۆم یەکسەر پەلاماریان بە هەر هەموو لایەکیان ڕوخێن باشە هەتا ئێستا لە ماوەی 50 ساڵی ڕابردووە ئەمریکا ڕەنگە 50 وڵاتی ڕوخاندی بێ خۆشەویستان لە 50 وڵاتە ئاژەوەی ناوەتەوە و ئینسانەکانیەوە بەکوژ لەو کۆمەڵگەیە باشە بۆچی ئەمە ئاوایە لەبەرەوەی ئەمریکا هاوپەیمانەکانی ئەیانەوێ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە بندەست بن هەمیشە زەلیل بن هەمیشە تاڵانیان کەن هەمیشە سامانەکەیان برن نەوت و غاز و شەکەنیان برن بەڕاستی بۆیە نایانێ کەس لە وڵاتە بێبەهیشت ئەگەر چەکی ئەتۆم خەتەرە بۆ پاکستان هەیەی بۆ ئەمریکا هەیەی بۆ ڕوسیا هەیەی بۆ ئیسرائیل هەیەی بۆ ئەمە ئەو هەیەی ئەی بۆ من بۆ کورد نەیبێ ئەگەر بتوانین بۆ مە فڵان دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نەیبێ ئەوەیە مەسەلەکە بۆیە ئەو کوتەفلیمەی ئێران دەری کردووە یەک حەقیقەتە خۆشەویستان مافی خۆیانە باسی ڕۆڵی قاسمی سلێمانی بکەن باشە من کاتێک کاتی ترۆرکردنەکەی قاسمی سلێمانی کە لەلایەن ئەمریکاوە تیرۆر کرا بەڕاستی من باسم کرد وتم خۆزگا کورد چوار قاسمی سلێمانی هەبووایە کەچی هەندێک فاسۆڵخۆریەکانی دیموکراتۆوانە ڕقە قسەیان پێوتم چۆن ڕامەحموود وا ئەڵێ قاسمی چوار قاسمی سلێمانی هەبووایە بەڵێ ئەڵێ قاسمی سلێمانی تارماییەک بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ وڵات و گەل و نیشتیمانەکەی خۆی باشە ئادەی پارتی و بنەماڵی بازانی حیزبی دیموکرات لە 100 ساڵی ڕابردووە یەک پیاوەتان پێشکەشی کورد کردووە ئێوە هەر خەریکی دزی و جەردەین خۆ کاکە ئێوە هیچی تر نیە بەس خەریکی خیانەتن بەس خەریکن گەلەکەی خۆتان ئەفرۆشن باشە کاتێککە قاسمی سلێمانی ترۆر ئەکرێ یەک گۆڕی ئاسایی هەیە باشە بەڵام بڕۆ سەری مەزاری مردوەکانی ئێوە بکەن هەر هەمویان مام جەلالەوە نەشوام سەفاوە برای ئەحمەدەوە چ هەر هەمیان باسکەن کاکەجیان بزانە چۆن پلان چراخانێک بۆیە قاسمی سلێمانی بۆ گەلەکەی خۆی شت بوو ئەمە بۆ خۆی گرنگە بەڕاستی عزیزان من لە ژیانی سیاسی خۆما و لە ژیانی کۆمەڵایەتی خۆما هەمیشە معجیبی ئازایەتی و شەهامەت و نەرمونیانی هەموو ئەو پیاوە مەرد و ئازایانەی مێژووم ئەگەر دژی گەلەکەی خۆشم بوو بێت
باشە ئەگەر نەیاری خۆشم و گەلەکەشم بوو بێ هەمیشە پیاوی ئازا لام قەدری هەیە و لام ڕێزی هەیە بەڕاستی باشە یەکێک لەو کەسانە قاسمی سلێمانیە تۆ ئاوا بیرەکەمەوە تۆ لەبەرەوە بۆ گەلەکەی خۆی مەرد بوو وەکو مەسعود بارزانی نەبوو باشە بۆ گەلەکەی خۆی پیاو بوو قاسمی سلێمانی وەکو بنەماڵەی بارزانی نەبوو کە گەلەک و نیشمارەکەی خوان ئەفرۆشن بۆ پارە باشە بەڵێ بنەماڵەی بارزانی و دەسەڵاتەکەی دەبێ مەمنونی قاسمی سلێمانی بن کە فریایان کەوت کە پاراستنی بەڕاستی دەنا خۆیان ئەوەندە پیاونین بتوانن تەنانەت پاشڵی خۆشیان بپارێزن بەڕاستی حتا ناتوان پاسەوانی پاشڵی خۆشیان بن تێی کاکەجە ئاوای من مێژوو ئاوا ئەخوێنمەوە لەو پەڕی دنیا پیاوێک دژی گەلەکەی منیش بێ بۆ گەلەکەی خۆی قارەمان بێ شەهامەتی هەبێ بەڕاستی من ڕێزی ئەگرم بەڕاستی ئەوە بیرکردنەوەی منە لەبەرەوە بەڵێ ئەو فلیمە حەقیقەتە ڕاستیە مەسعود تۆقی بوو جەبانە بێشەهامەتە هەموو ڕاهبەرەکانی پارتی هەمووی ڕایان کرده بوو چنگ لەسەرشان چونکە بۆ مەسئولینی پارتی سەرانی پارتی بەس خەریکی پارە و ئافرەتن ئاگیان دنیا نەماوە قومار پارە ئافرەت تەواو ئاگیان لە گەل و نیشتیمان و شەڕ و بێن و بەرەو ئەمانە نییە ئیتر قسەی قۆڕ بۆ من نەکەن بەڕاستی ئەوان قاسمی سلێمانی نین لە تارانەوە هەستێ وەکو تارماییەک بۆشەنەوەڕستا بگەڕێ بۆ پاراستنی وڵاتەکەی خۆی بەڕاستی ئێوە کەی پێوتان تیا کێ فاسی میرانی شەڕم بووەکە کاکە منسوور شەڕم بووەکە مەسعود شەڕم بووەکە کوڕەکانی مەلاسەفا شەڕم بووەکەن بۆ لە 100 ساڵی ڕابردووە بنەماڵی بارزانی یەک پیاوی تیا بۆ سەعاتە شەڕکە بە حیاتی سیروان کارمامز شەڕم بووەکە نای کا خۆشەویستە کەواتە بەڵێ ئەوە قاسمی سلێمانی بوو کە هەولێری پاراست ئەوە ئەو بوو کە مەسعود بارزانی بنەماڵەکەی پاراست ئیتر بۆ پێتان ناخۆشەکە ئێران فلیمێ دەرەکات و حەقەتەکە باسەکە ڕاستەکات ڕاستەکە بەڕاستی باشە خۆزگا بە خۆزگای خوا خۆشەویستان خۆزگا سەد خۆزگا سەد بارەیەکەمەوە کورد چوار دانە قاسمی سلێمانی هەبووە بەو ئەقڵەوە بەو تەسەورەوە بەس خزمەتی کورد و نیشتیمانی کوردی بکردایە خۆزگە چوار دانەمان هەبووە ئاوا باشە خۆزگە هەمان بووە بەداخەوە کە نیمانە بەڕاستی حیفی ئەمە باسی فلیمەکەشمان کرد و تەواو لەبەرەوەی پێتان ناخۆش نەبێت ئەبێ مەسعود بارزانی هەتا ماوە هەر بڵێ بژی ئاغای قاسمی سلێمانی چونکە ئەو پاراسی وەکو پیا و بەخۆی و یاشماخەکەی ملیەوە هات لە هەولێر دابەزی و ڕێک چوو بەری بە داعش کرد وتی مەسەگیان تۆ دانیشە بە قوربان تۆ ئەو پیاوەنی هەبێ هەر ئێمە بپارێزین دوایش عەزیزان خۆشەویستان لە کاتی ڕاپەڕینەکەی شا ساڵی 91 مەسعود بارزانی هەر ئێران هێنایەوە خۆی ئەوە پیاو نییە کاکە ئەوە زۆر سەیرن بە قورئان ئێوە بنەماڵەی بارزانی نەناسن کاکە 100 جارە وتووە لە 100 ساڵی ڕابردووە بنەماڵەی بارزانی یەک شەهیدیان نایەوە یەک شەهید یەک فیشەک یەک مێشولە پێوەی نایەوە ئەو بنەماڵەی بارزانیە تێگەی بەس خەریکی جاسووسین ئەو ژێر بەژێر تسنۆکانە جەبان پێشەهامەتانە تێگەی کاکە بەس خەریکی ئەون پارە کۆکردنەوە ئەمە با ئەویشمان تاو کرد و ئەچینە سەر دزەکان وەرە گوێ لەم چیرۆکانە بگن خۆشەویستان خۆشترین چیرۆکی ئەم شەوی ئەو دزانەیە کە بۆتان ڕەقەماڵ عەزیزان من کاری هونەری ناکەم لە کاری هونەریە ئینسان هونەر بەمانای خۆی فەن ڕۆڵە بینێت باشە ئەمە جیاوازە من لەم مۆزوعانەیە تەبیعەتی شێخ ڕەزای تاڵەبانیم هەیە من ناو ئەڵێم من شەرم لە هیچ کەسێ ناکەم بەڕاستی باشە من بە جیم و قاف و میم و ئەوانە قسە ناکەم من یەکەیەکە وەکو شێخ ڕەزا سەرانی پارتی و وێشێتی و دزەکانی گۆڕان و هەر هەمووی ئاوادا ئەماڵم ئەڵێم فڵان کەس دزە من وەکو ئەو مناڵم کە هەموو وەزیر و گزیرەکان ئەڵێن پاشا جوانترین جلی لە بەرایەکە دەگا پاشا ڕوتە من وەکو مناڵەکە ئەڵێم پاشا ڕوتە بەڕاستی ڕاست کاتێکە بچوتەوەی گۆڕان دروست بوو جارێ با بچین سەر گۆڕان دزەکانی ئەمڕۆ ئێستا سزنن دزەکانی گۆڕان ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم نیو سەعات بەر لێ تەلەفۆنیان بۆ کردم وتیان جەنابی حاکم ئێستا بۆتان باس بکەم چۆن لە کەلارگرتوونی دزەکانی گۆڕان و یەکێتی هی هەردووچیان دوو دزگیراون ئەمڕۆ ئێستا لە زیندانی کەلاران کە تەلەفۆنم بۆ هاتووە لە هەردوو دزەکە یەکیان گۆڕانە یەکیان یەکێتیە ئەراوەڵا ئێستا یەکێتی گۆڕان بەیەکەوە دزی ئەکەن لەو مانتیقانە دەس ئەراوەڵا کاتێککە گۆڕان دروست بوو بوو کە بیگۆڕێ بەڕاستی کە چوو ئەم حکوومەتەی بنەماڵەی بازێشە بۆ چوو کە چاکسازی بکات کەشی خۆی بوو بەدەست باشە عەزیزان یەک گۆڕان نییە ئێستا پۆسی هەبێ دز نەبێت نییە شتیوان نییە قەت خۆتان هین مەکەن یعنی عەقڵتان خەنەکار
باشە گۆڕان هێندەی کتر گۆڕەکەی مەسەن قوڕەکەی خەس کردەوە بەڕاستی بۆیە سوێن بە ئیلاهی تەواوی ئەو کەسانەی کە پۆستیان وەرگتووە چ لە تیمی حکوومەتە چ لە قایمقامەکان چ لە وەزیرەکان چ لە مدیر ناحیەکان چ لە ئەمانە سەر لەبەری دزن خۆشەویستان وەکو وتم لە کەم کەم لە زۆر زۆر دزیەکە کاتی خۆی لە بیرتانیەت کە چیرۆکی دزێکی گەورەم باس کرد کە ناوی حەمەد شێخ وەهاب بوو ئەندامی ئەنجومەنی سلێمانی بوو خۆشەویستان لەسەر دەستی گۆڕان ئەوەی کە لە پاڵ کاکەنەوە ڕاوەساوە ئاوای کردووە بۆ ئەوەی کە خەڵک سیقەی پێ بکە باشمانە بخاتە جیفانی جا عەزیزان هەندێک موسڵمانی لەخوا بێخەبەر هەیە بە ناوی خوا و بە ناوی دین و بە ناوی قورئانەوە دزیەکەن با بڵێن یعنی خەڵکە خەڵەتێنن جا هەندێکی شەوێ هەیە بە ناوی نوێژوان سەفاوە خەڵکە خەڵەتێنێ باشە ئێمە قوتابی کاکە نۆ خۆ قوتابخانەی فکری نیە خۆ مارکز نییە کاکی گیان قوتابخانەی فکری شوشی جەمە نییە کاکە بۆی کاتی خۆی چیرۆکی حەمەد شێخ وەهاب بۆ باسکردن باشە کە ئەمە دزی بۆ خۆی و گروپێک و بۆ گۆڕانیش ئەکرد ئێستا لە زیندان بۆ خۆی دانراوە باش وەکو چۆن ئاواتی شێخ جەناب دزی بۆ خۆی و بۆ بزوتەوەی گۆڕانەکە و بۆ کوڕانی کاک نەوشیوانیەکە وەک چۆن دەرباز لە بەغاو ڕێباز حەملان دزی بۆ کوڕانی و بۆ خۆی و بۆ گۆڕانەکە و بوون بە ملیۆنەر و بۆ گردەکەیە کرد ئێسایش کەسێکیان هەیە ناوی عەلی تۆفیقە عەلی تۆفیقێک هەیە کاتی خۆی مامۆسا بووە لە باوەنور جا باش گوێ بگرن خۆشەویستان تەحەموڵتان پێ ئەم عەلی تۆفیقە مامۆسا بووە وەکو وتم لە باوەنور لەو قوتابخانەی کە ئەو مامۆسا بووە ئەم عەلی تۆفیقە حەو مامۆسایەتیا بۆ خۆشەویستان شەشیان قسەیان لەگەڵ ناکرد لەبەرەوەی هێندە چەنە باز بوو ئەو کابرایە وەکو بیستووە ئەڵێن بە تەنها خۆی بەقەدەر هەموو مەد سلێمانی و هەولێر و ئەوانە قسەیەکا ئەو کابرایە باشە جا سەری کە گۆڕان چێ هێناوە لە چوە دایناوە خۆشەویستان بۆیە چەشێتان بۆ باسەکەم گوێ لێ بگرن عەلی ئەم عەلی تۆفیقە شەش حەو بران خۆشەویستان ئێوارەیەک لە ماڵەوە سەروپیانە بێ لەسەر سەروپیەکە ئەبێ بە شەڕیان یعنی ئەوە چڵێز بوون بۆ نمونە ئەبێ بە شەڕیان لەسەر سەروپیەکە خۆشەویستان بەڵام وەکو ئەوەی هەولێر کەسێکیان هەڵ ناچێت تەقە بکات بەڵام عەلی پڕەکە بە سەروپیەکەی ئاوا باشە سەروپیەکە ئەڕفێنێ و بەڕێگا و بەدەم ڕێگا و بەدەم ڕاکردنەوە سەرقاڵی مژین و کڕانەوەی لولاقی سەروپیە و کەلۆ ئەلم بابەتانەیە بێم عەلی خۆشەویستان باشە بەڕێگاوە تۆ چی سەروپێ بخۆی خۆشەویستان جا کەسێک لە ناو خێزانەکەی خۆیە لەگە براکانی خۆیە لەسەر سفرەی براکانی خۆی سەروپێ بڕفێن و بیخوا ئایا ئەمە بۆ گۆڕان ئەبێ ئەمە بۆ خەڵک چۆن بێ خۆشەویستان نەکار ئەم عەلیە خۆی خۆشەویستان بیستومە هەر لە خۆ قسە ناکەم دەقیقە بەڕاستی باپیرەی ئەم عەلیە خۆشەویستان خۆی عاشقی نەوت بۆ نەوت هەنێک ژنکە سکەکە بێزووەکە سوتۆجگەرەیە خوا حەزی لە ترشیە حەزی لە شیرینیە حەزی ئەلەم بابەتانەیە جا باپیرەی ئەم عەلیە حەزی لە نەوت بووە ئەڵێ هەموو ڕۆژێک پیاڵەی نەوتی خواردوێتەوە قڕ بۆ سەر ئارام ئەحمەد باشە وەرە عەلی باپیرە حەز لە نەوت کات هەموو ڕۆژێک پیاڵەی نەوت بخواتەوە ماڵێ ئاوا بێ تۆ گردەکە بڕۆی عەلی بێنی بیبێ لە مەرزەکەی هیندای بنیت ئێستا بۆتان باسەکەم باشە جا کەسێک باپیرەی نەوتی خوارد بێتەوە خۆ ئارام ئەحمەد بمرێ چۆن کوڕی کوڕەکەشی هەمومان قود نە هەمومان ناخواڵاو ماڵتان ئاوا بێ ئەوە نییە لە مەرزەکە بۆ نمونە هینەکەن خواردەمە نووش دروستەکەن بۆ خۆیان خۆشەویستان ناڵێ خەڵک لەوێ گۆشتەکەش بڕێ یە لە کەنارەوە گۆشتەکە خەدە سیارایی با بۆ ئەوێ بۆی لەو گۆشت تۆ پارە بزی عەزیزان ئەوە بوو گۆڕان ئەم مامۆسایی هێنا و ئێستا بەڕێوەبەری مەرزی پەروێزخانە باشە یعنی بەڕێوەبەری هینەکەی نەک بەڕێوەبەری با بڵین ئەو بنکەی بەڕێوەبەری سنوورەکەی با بڵین باشە لەگەڵ چێشە لەگەڵیشێک لە قاچاقچیەکانە کە ناوی ڕەندیش سەرپەرشتی کۆمپانیەکانی کوڕەکانی نوێژوان سەفاکە ئەوەش لەوێ خەریکی دزی و تاڵان ئەم کابرایە چەندین جار تا ئێستا گیراوە ئەڵێ زێرا بە ئەم کابرایە عەلیە خۆشەویستان هەردەخە نادەخێت ئەگیری ئێستا دزی باشە چەند مانگێ بەلێ ئێستا دەریان کرد چووە هەولێر و واستۆ واسەکاری و زیاتر لە دەدەتە دۆدایی سەرف کردووە بە بەرتیب تاوەکو دایانناوە خۆشەویستان لەو مەرزەیە باشە لەو مەزەی پەروێزخانە تا
ئێستا ئەم عەلی تۆفیقا 3 جا زیندانی کراوە تەنها لەسەر دزی خۆشەویستان. باشە بە پارەی دزی ڕسمەکان لەلایە بڵاوێکەمەوە بە پارەی دزی بینایشی کردوێتەوە لە قەلەچەم شوێنێکە لای باوانورە گوندێکە ئەڵێ 3 قات بیناکەی بەرزە باڵێ خانۆکەی ئەڵێ ئۆتۆمبیل تاقاتی دووهەمی ئەچێ هەی گۆڕان خوازەکان هەی پێی جوانەکانی گۆڕان کە ژوێن بە ئارام مەحمون ئەو عەلیە تۆفیقە سوالکەرە ئێستا خانۆکەی سیارە تا 2 قات ئەڕوات ئەمنەی پارەت زیوە بەناوی گۆڕان و گۆڕانکاریەوە خۆشەویستە. باشە ئەمە جگەلەوە بینایەکی تریشی دروست کردووە لە 1000 مەتر عەرزەیە بەس بۆ میوان و میوانداری و ئەلم بابەتەنەوە بۆ ڕابواردنی خۆی. ئێستا لەلایەن دادوەرێکەوە بە ناوی عەبدولئەمید پێم وایە ئەگەر هەڵە نەبم ئەمری گرتنی بۆ دەرچووە لەگەڵ 3 کەسی تر و چەند ڕۆژێکیشە بۆی دەرچووە بەڵام ئاواتی شێخ جەناب تەلەفۆنی بۆ کاتچکە دزی خۆیەتی دزی بۆ ئاواتی شێخ جەناب و کوڕەکانی نەوشاڵ سەفا بۆ خۆی بۆ ئەمانەیەکە وچکە خۆی داینەوە بۆ دزی بەڕاستی وتوێتی کاکە خەمە نەبێ و بڕۆ داوامەکەی خۆ بکەوە ئەلم بابەتانە و ئەمڕۆ کە ئێستا لەگەڵ ئێوە قساکەم بە فەرمانی دادوەر دەست بەسەر کرا ئەم عەسرە دەبوو بچوایە بۆ زیندان بچوایە بەڵام بچێتە مەرکەز بەڵام لە ڕێگای کەسێک بە ناوی جەلالی شێخ نووری کە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانە بە وەکالەت واستەی بۆ کردووە نردویانە بۆ مەرزەکە باشە بەبێ ئەوەی کە دادوەر ئەم عەبدولئەمیدە ئاگادار بێ بەڵام ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم واتە نیو سەعات بەر لە ئێستا وتی بە سجنی هێنایانتەوە بۆ کەلار و ئێستا زیندانن لەسەر دزی. باشە خۆشەویستە ئەمە نوێنەری گۆڕانە باشە لە مەرزی پەروێزخان خۆشەویستە. باش یعنی ئەم کێشەیە هەمان کێشەی حەمەی شێخ وەهابە کە لەم کەیسەیە کە پسوڵیان ساختە کردو خەریکی دزی و فەزین خەڵکانێکی ئێژگاز و تێوە گلاوە ئیتر ودەوەدە ئەگیرێن بەڕاستی. بەڕێوەبەری مەرزەکە مەرزی پەروێزخان کەسێکە بە ناوی مامۆستا حسین ئەم مامۆستا حسینە سەر بە یەکێتی خۆشەویستە و عەلی گۆڕانی ژۆکە وتم بەڕێوەبەری دەواازەکەی مەرزی ئەو مەرزەیە خۆشەویستە. باشە ئەویش ئەمڕۆ ژیراوە هەردووشیان واتە هەم عەلی هەم حسین هی یەکێتی و هینی گۆڕان هەردووشیان ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم لە کەلار لە زیندانە. باش ئەم مامۆستا حسینە یەکێتی ئەمە سێهەمین جارە سەر دزی ئەگیرێ ئەی هاوار جا لەگەڵ عەلی هەر ماوەی جارێ دەکەونە زیندان لەسەر ئەم دزی و تاڵانیکردنە خۆشەویستە. جا ئەمە لە زیندانەکانە بە جۆرێک بوو بە نوکتە بەڕاستی خۆشەویستان ئەسا مەسەلەن بۆ نمونە ئەگەر عەلی بژیرێ بە تەنها بچێ بۆ زیندان زیندانەکانی تریان بۆ لای کا عەلی گیانەوە بۆچی مامۆستا حسین لەگەڵانیە بە نمونە. باشە ئەگەر مامۆستا حسین بژیرێ بە تەنها لەسەر دزی زیندانەکانی کەڵێن ئەو مامۆستا حسین بۆچی کە عەلی لەگەڵانیە وە چۆنە مامۆستا عەلی لەگەڵانیە. باشە یعنی ئەم دوانە هەر بە یەکەوە گیران عەزیزان تا ئێستا چەند جاری بە یەکەوە گیراون لەسەر دزی یەکێتی و گۆڕان. باشە ئەوە ئەیتر بە یەکەوە ئەمانە بۆ خۆیان ئەزیزن. کەسێکی تریش هەیە ئەویش عەلە ئەساسە بە دژە ترۆرە بە ناوی حەیدەر ئەویش نازانم کێشەکەی چییە بەڕاستی بە لە خۆمەوە هین نەکەم بەڵام ئەویش ئەمری گرتنی بۆ دەرچووە لە کەلار و ئەوانەیە پێم وایە لەسەر مامە دزیەکەی ناقابل خۆسە شیتر نییە بەڕاستی. ئەویش ڕێبینتەهایەکی شەیە کە ئەم ڕێبینتەهایە پیاوی عەدنانی حەمەیمینایە بۆ کاروباری دزی و جەردەی و ئەلەم بابەتانە ئەویش ئابقەوسی بۆ دەرچووە لەسەر هەر مەسەلەی دزی و پارە و پوڵ و تمەن و دۆلار و بازانم دراخمای یۆنانی کەوت کە ئێستا نەماوە و پاوەن و ئەلەم بابەتانە هەست ئەم دزیانەیە ئەمیش پیاوی عەدنانی دادەمینایە. باشە عەدنانی دادەمینە لە کەلارە بەناوبانگە بۆ دزی بەڕاستی مامە عەدنان بەلا قورئان ئابڕا بسم لای کەس دێ خۆشەویست. باشە جا حاکم عەبدولئەمید ئەمری گرتنی بۆ هەموو ئەمان دەرکردەوە. جا ئەم حاکمە خۆشەویستان ئەڵێن ئێستا زۆر دزەگرێ حاکم عەبدولئەمیدە. باشە ئەڵێن کارەبا بگرێ ئەم عەبدولئەمیدە نەگرێ خۆشەویستە یعنی ناوە هینە عەبدولئەمیدە دزگر هەر دزەگرێت یاخوا دەسەکەی خۆش بێ بەڕاستی هیوایەتی گرتنی دزەم کاملە. باشە جا عەزیزان خۆشەویستان سێریکەن ئێمە چیمان کرد بەڕاستی ئێمە چیمان کرد لە گردەکەی گۆڕان کە ئەم هەموو زەحمەتەمان کێشە ئێستا کۆمەڵێک ئینسانی هەلووک و سەرسوالکەر و هیچ و پوش و بێمانە بیان کەی بە ملیۆنەر خۆشەویستە ئینسان چۆن بەڕاستی نیگەران ناڕەحەت نابێت. ئاواتی شێخ جەنابی بە بنەماڵە دز هەر بە بنەماڵە دزن ئاواتی شێخ جەناب نێریان مێیان مردویان زیندویان هەرمی دزە خۆشەویستە ئەو ئاواتی شێخ جەنابە. باشە 55 ڕۆژ جارە موچە ئەدا لە ساڵ 21 ئەبڕێ
باشە یعنی هەموو موچە خۆرێمانی وەکو وایە ئەگە 100,000 هەبێ وەکو 30,000 بنێ هەفتای لێ بڕ خۆشەویستە باشە ئەو ئاواتی شەق جەنابە کاتێککە قایمقام بۆ لە سلێمانیە 1 بلیۆن شینی دیناری سیوسی دزیوە کە کەیسەکەی ئێستا نایکێتی ئەماوە خۆشەویستە لە ساڵی 91ەوە ئاواتی شەق جەناب خانوویەکی داژی کردووە لە سەرچنار ئەوە بە فراوانی کاتمە بۆ سلێمانی شو سێرم کرد داژیری کردو بۆ خۆی لەو هاوینە هەوارە بۆ خۆی ئاراقە خواتەوە ئاراقی سەرسوور بەعەیە ئاواتی شەق جەناب باش ئێسەیش بازارێکی تازەی کردوتەوە لە سلێمانی بۆ دۆلار بای 5 ملیۆن دۆلارە خۆشەویستە بۆ دۆلار فرۆشتن دەی چیمان کرد چیمان کرد بەڕاستی باوکم پێدا ناخۆش نێ بەخوا ئێمە کەربین دوای گۆڕان کەوتین بەخوا کەربین دوای شوان سەفا کەوتین خۆشەویستە لەگەڵ حرمەتمان بۆ کاگەڕا مەحمەوە بۆی ئەوەی بەڕێزیش بەخوا ڕەشە وڵاق بوون دوای شوان سەفا کەوتین کاکە وەڵڵا هەمومان فریو دراین هەمومان کەرکراین بەمانای کەریمە بەڕاستی تێگەی کاکە جا من 2 ساڵە هاوارەکەم هیوادارم ئێوەش ئیتر تێبگەلەوە کەیکی هەڵن نەم گردو و برد و فڵان و فیزە ئەم قسە قۆڕ و قسە پوچانە بەڕاستی باشە وەرە سەری مستەفای سێقادری خۆشەویستە باشە مستەفای سێقادر بە کولانەی مریشک نامەحرەمە خۆشەویستە بە کولانەی مریشک ئەو مستەفای سێقادرە ئەوە نە ئینسانێکی فاسدە بە کولانەی مریشک نامەحرەمە خۆشەویستە مریشک ببینێ تەکلیفی لێکە چاقڵ ببینێ تەکلیفی لێکە ڕێی ببینێ تەکلیفی لێکە ئەمە نەدایان پیسەوە کابرا باشە مانگانە بەنای نێشێوان بازایان و جێگی سەرۆکی هەرێمەوە زیاتر لە 300 ملیۆن دینار وەرەگرێ ئەو کابرایە لە 91ەوە ئەجزی ئەو کابرایە 10 ملیۆن دۆلاری هەیە دەی ئادەی ئەوانەی کە دەنگمان بە گۆڕاندا شەڕمان بۆ کردن مستەفای سێقادر ئەواتی شێخ جەناب چ سوودێکیان بۆ ئەم کۆمەڵگای ئێمە هەبووە ئەم دوو ئایدزە چ سوودێکیان بۆ کۆمەڵگای ئێمە بوو ئێوە پێم نەزانم نەبێت باشە ئێمە هاتین کۆمەڵی خەڵکمان دەوڵەمەند کرد لە پێناوی چییە بەڕاستی بۆی خۆمان سەیری کەین بڵێن وڵا دەستە بەخوا خۆشە ئێوە دەوڵەمەند ئێمە بۆ خۆمان نانیێ بیخۆین بەڕاستی یعنی ئاوەیە یعنی ئێمە هاوارکەین دەنگ بن بە فلان و فلان و فلان ببن بە ملیۆنەر خۆشمان نان نەبێکی بیخۆین ژیرفانمان ئەسپێ سەوزەڵە خانمی تیا بڵێ ئەمە ئەلەساس ئێمە ئەی گۆڕین کۆمەڵە ئینسانی خوێڕیکەین بە ملیۆنەر ئەمە ئێمە ئەی گۆڕین ئەلەساس وەڵڵا ئەپەڕی کەرێتیمان کردووە بە ناموس ئەگەر ئێمە نەبووینایە عەدنان عوسمان نەبوو بە ئەندا پەرلەمان بۆ خۆی بلەوەڕێ باشە ئەگەر ئێمە نەبووینایە ئەمانە نەبوون بە فیرعون بەسەر ئێمەوە کاکە باشە کاک عومەری سێعەلی کە ئەلەساس پیاوە نەجیبەکەی گۆڕانە باشە لە ساڵی 91ەوە لە سەهۆڵەکە خانێکی داژی کردووە 500 مەترە خۆشەویستە 500 مەترە داژی کردووە بە خۆی تایاشی هەموو مانگیش 6 ملیۆن وەرەگرێت جا ئێژن وەڵا کاک عومەر گەندەڵ نییە وەڵا ئەو پەڕی گەندەڵە تۆ لە 92 یا 91ەوە مانگی 6 ملیۆن هەبێ 6 ملیۆن دینار واتە لانیکەمی نزیکەی 6,000 دۆلارەکە خۆشەویستە باشە تخوا تۆ مانگی 6,000 نە 5,000 هەبێ پێویستی بە گەندەڵی و دزی و فزی و شتیە کاکە دێ کورسی 1000 هەبێ بۆیکی خۆی نیکاکشی باشە کاک عومەر تۆ خێرت چییە بۆ کۆمەڵگای ئێمە بەڕاستی هەر ئەڵێن کاکە کاک عومەر وەڵا گوناح بووە کاتی خۆی تیارە لێ یاوە و برینار بووە و بۆیە و ئەم بابەتانە دەی تیارە لێ یاوە شەڵای بیکوشتایە کاکە لە هەڵەبجەیە 5,000 خەڵک کوژرا کاکە ئایلە هەیە 11 سەرخێزانە شەهید کران بە کیمیایی کاکە ئەیچێ ناوی ئەوانە بە بە سەدان ئایلە پێڵێن لە گەرمیانە هەمویان ئەنفال کراوە خۆشەویستە بنەماڵە هەیە یەک کەسیان دەرنەچۆمی ئەنفال کراوە خۆ کاک عومەر لە ژیانیش ماوە تیارەی بە سوتفە لێ یاوە کاکە خۆ نەیزانێ عومەری سێعەلیە تیارەکەی لێ بدا بە سوتفە بەرکەوتووە هەزاران پێشمەرگە شەهید کراون ئەی ئەوانە قوڵچێکن بەسەری خۆیانە بەڕاستی کە ئێوە ئەماکەن بەملە بەسەرم عالەمەوە جەلال بێجەوهەر خۆشەویستان هەموو مانگە 6 ملیۆنی هەیە نیوەی کەچکی دزیوە کەشی ئێمەمان و بەخوا کاک جەلال ئەی گۆڕێ چییە گۆڕێ کاکە چییە گۆڕێ زەحمەت لێبێ چییە گۆڕێ بە وجدانتە باشە بابەکر دڕێی قەزیەکەی بەسەر ئاساغ بووە وەکو دز بەپێی یاساکانی یەکێتی و پارتی و حکومەتەکەی خۆیان بابەکر دڕێی کێسە لە گردەکەیە بەسەر یاساغ بووە کە 20 ملیار دیناری تەخشان و پەخشان کردووە جا عزیزان ئەم بابەکر دڕێی ئەمەنە زۆر بوو ئەو هەتیوە میزەڵانی کڕی بوو لە بۆ ئاسمانی سلێمانی هەڵی بابنێ مناسبەیەکەوە بۆ میزڵانەکەی کڕی بوو کەسی وتبی وەڵا باڵۆنم کڕیوە پارەی باڵۆنی لە حکومەت دزی بوو خۆشەویستان
تووەرە میزەڵان ئەمە لە کودەواریە کاتی خۆی ئەیانوت ئەچی بۆ ژێ پردەکە چۆلەکەیان ڕەنگە کرد بە نرخی کەناری ئەیان فرۆشت باشە جا ئێسا ئەم کابرای بابەکە دڕەیە ڕێک لەوانەوە فێر بووە بەڕاستی لەوانەوە فێر بووە هەساوە میزەڵانی هەڵاوە چووە پارەی دزیوە و توێتی کاکە ئەوە میزەڵان نەبووە باڵۆنم هەڵاوە بەڕاستی ئەنی پارەی باڵۆنی لە وەزارەتی ڕۆشنبیری وەرگرتووە تۆسەی ئەو زۆڵێتیە میزەڵان بە نرخی باڵۆن جا بابەکر ئەگەر تۆ پەڕەشوت هەڵایە ئارا مەحمەد چی کردایە بەخوا ئەو قەمەسە ناعیم هەڵاوە جا بەس نییە پەڕەشوتە هەڵنەیە ئینە بابەکە دڕێی ڕێک ئەدوو بەخوا کاکە ژیا من قەمەسە ناعیم هەڵاوە بۆ ئاسمان پارەکەی زۆر تێچێت دەبوو ئەمانە هەمویان زیندانی بکرێن بەڕاستی بەڵام بەداخەوە لەگەڵ لێشێتی دزە مەلەفەکە ئەگۆڕنەوە ئەڵێ من وا لە دزیەکەی تۆ هێن تۆ دزیەکەی من بێنە خۆشەویستە ئێستا ئاوان یەکێتی گۆڕان لەو دەڤەرەیە بە یەکەوە دزیەکەن بە یەکەوە شەریکە دزن خۆشەویستە بە یەکەوە دزیەکە ماڵتان ئاوا بێ سێری ئەو حیاچوونەکەن ئەی هاوار نازانم ئەو بابەکە دەڕێت چۆن لە ڕووی یەک نان بخوا بەڕاستی باشە وەزیری ڕۆشنبیری بە کتاب نووسی بووی بۆ بابەکە دڕێی کە تۆ بۆت نییە یەک دینار سەرف بکەیت قۆڕ بۆ سەر ئارا مەحمەی کڵۆ وەرە وەزیری ڕۆشنبیریەکەی واو پێ بڵێ بۆت نییە دینار سەرف بکەیت باشە بە جۆرە ڕسوا کرابوو ئەو کابرایە ئەگەر لافیتەیەکی بنووسایە ئەبوایە بیناردایە بۆ هەولێر بای 6,000 دینار بێ 10,000 دیناری علوش بێ ئەبوو بیناردایە بۆ هەولێر وەزیری ڕۆشنبیری ئیمزای کردایە اینجا ئەو پارەی لافیتەکە سقەی نەمابوو بۆیە وازی هێنا لە ڕۆشنبیری سلێمانی چونکە ڕسوا بوو بەڕاستی ئاوایە ئەمێ ئاسۆلەیلی هەیە بەڕێوەبەری گومرشی حاجی هۆمەران بوو پارتی دەری کرد وەرە پارتی دەرێکا قوڕ بەو سەرم پارتی دەرێ بکات باشە ئاواتی شێخ جەناب بە موقەت تەنها بۆ چ ڕۆژ هێنایە مەزی پەروێزخان خۆشەویستان لە ماوەی چ ڕۆژە ئەمەنەی دزی یەک خانی کڕیوە بە 100 دۆلار لە سلێمانیا بە 100 دۆلار یەک خانی کڕیوە خۆشەویستان ئەو ئاسۆلەیلیە بە ماوەی چ ڕۆژ حسابیکە ئەبێ چی دزی بێ ئەمە کاکە ئەبێ ئەڵێ گەورەترین دزی و گەندەڵی لەو کاتا کراوە خۆشەویستان قوبا تاڵەبانیش دەوری لە دزیەکانی بابەکە دڕەیە هەبووە چونکە چەندین ئیشی پێ کردووە پارە بێ بۆ پارە بە بۆبان بۆ یەکە بۆیان پۆشی و بابەکە دڕەی وەکو بەرزشی بانن بۆی دەرچوو 20 میلیارد دلار دینارەکەش فنیتۆ بوو قەشمەر بوو خوراوتەوە ئەمەیە ئاسیسانی ئێمە ئەمەمان کرد بەڕاستی کە ئەم قسە ڕاستانە ئەکەم پێیان ناخۆش دزەکانی پارتی و دزەکانی یەشیتی کاوە محەممەدێکمانەیە کاوە مححمودە کاوە محەممەدە لە گروپی 15 و ئەوەی کێسەر خوێنانەوە هیوە لە سلێمانیە باشە من ئەزانم کاوە ئەم کاوە محەممە نەبوو بە بەشێک لە تۆریسی سیاسی گۆڕان وەکو ویسف و وەکو بابەکر وەکو هوشیار عەبدوڵڵا وەکو عەدنان و ئەلەم بابەتانە باشە بەڵام ئەو کەسەش نییە کە ئێمەمانان چاوەڕوانی شتێکی لێ بکەین بەڕاستی کە قازانجی هەبێ بۆ خەڵکی کوردستان ئەم کاوەیە کابرایەکی تەواو مسەفید بووە لە ناوێکێتی و لە ناو گۆڕانیشدا خۆشەویستە بەڵام ئەم زۆڵانە کاری کردووە زۆڵانە کەس ناوی نابا دوو خولە ئەم کاوەیە لە بەخا پەرلەمانتارە خۆشەویستە دوو خولە پەرلەمانتارە باشە خۆشەویستان یعنی تۆ دوو خول لە بەغا پەرلەمان بی هەموو مانگێ زیاتر لە 25 ملیۆن دینار بچێتە ئەم گیرفانەتەوە هیچ شواشی بە گۆڕان نەیەوە ئاگادارم کابرایەکی چروک و ڕەزیلیشە خۆشەویستان دڵی نایەنان بخوا بەڕاست مەگەر بۆی بکڕین ئەو نە چروک و ڕەزیلە ئێستا پارێکی باشی کۆ کردوتەوە و ئیشی بە کوردستان نەماوە ئەزیزان بۆیە ئەڵێ مناڵەکانم ڕۆیشتوون لە ئەمریکا ئەخوێنن باشە دەبڕۆ دایکانی شەهیدانی حەڤەی شوبات برا و خوشکەکانی شەهیدانی حەڤەی شوبات هەموو ئەو پیاوە پیرانەی کە بە گۆچانێکەوە حرمەتم بۆیان هەیە کوڕەکانیان شەهید کرا لە سلێمانیە باوکی ڕێژوان باوکی فلانەکان ئەو پیاوە بەتەمەنای کە باوکی خۆم نەخۆش بوو ئەچون بۆ لای باوکم کە ڕێزم بۆتان هەیە ئێوە کوڕەکانی خۆتانە بەکوشت بە گۆچانەکانتانەوە ئەچون بۆ گردەکە بۆ لای گۆڕان و نەوشوان سەفا بەڵام ئێسا کاوە محەممەدەکان بوون بە ملیۆنێر مناڵەکانی خۆیان دەنێرن بۆ ئەمریکا بۆی بخوێنن باشە مناڵەکانی ئێوەیش خوێنن بە شەقامەکانی سلێمانیا ڕژە ئەمە خەجاڵەتیە بۆ بزوتەوەی گۆڕان ئەمە ڕسواییە بۆ ئەو مێژۆ چەپەڵ و پیسە بەڕاستی چۆن
مناڵەکانی ئەو ئەمڕۆن لە کەنەدا و لە ئەمریکا بخوێنن مناڵیکا و محەممەد و شۆشۆ ئەلەم بابەتانە کورە کاکە ئەگەر ئێمە نەبووین ئێوە کۆمەڵە خەڵکی سوالکەر بوون سوالکەر ئێستا بوون بەشن بەسەرم عالەمەوە ئێوە چین بەڕاستی ئێوە چێ بوون چێوەی کرد بەشن ئێمەی گەمژە نەبێت ئەوەیە کاکیشە دەرباس لە بەغا دەیان ملیۆن دۆلاری بۆ گۆڕان و شەمسەفا بۆ هین بۆ کوڕەکانی شەمسەفا بۆ خۆی دزی خۆشەویستە ڕێباز حەملان ئەو هەمووتان بەدانەکەی ئەزانن ڕێباز حەملان کە چی کرد جاسوسیشیان بەسەر شەمسەفاوە کرد خۆشەویستە دەنگیان ڕێی کۆڵکینە شەمسەفا بۆ پاراستن بۆ پارتی دای بە دادگا عەزیزان و خۆشەویستە یعنی دەورەکەی نەوە شەمسەفا هەمووی چەپاڵ بۆ بەڕاستی مەسعود حەیدەری ساختە چی هەر بە هەمان شکل ئادەی بە ویژدانتان سوێنتانەدا بە ئابڕووی هەموومان سوێن بێ ئادەی ئەمانە چ قازانجێکیان بۆ کورد هەبوو ڕاستی چ قازانجێکیان بۆ خەڵکی گۆڕانخواز و بۆ ئەو سەدان هەزار کەسە کە خوێنی خۆیان لە کاسە کرد کە دژی یەکێتی و پارتی ڕاوەسان کەوتیان بژی لەو شەمسەفا بژی گۆڕان ئادەی پێم بڵێم زان ئەمانە جگە لەوەی کە گیرفانی خۆیان پڕ کردووە یەک خزمەتیان بە خەڵک کرد بێ بەڕاستی ئێوە پێم بڵێن زەحمەت نەبێت دەی ئێوە پێم بڵێن تەنها یەک خزمەتی بچووک کە بە خەڵکیان کرد بێ بڵێ ئەمەیان کردووە بەڕاستی کامیشیان دز نەبووە بە ویژدانتان سوێنتانەدەم هەموو ئەمانە بە ناوی گۆڕانەوە هاتن باشە ئێمە بانگەشەمان بۆ کردن هاوارمان بۆ کرد خوێنی خۆمان لە کاسەکە شەڕمان کرد هەمووشی عاشقی پارۆپۆست بوو بە ئیلاهی ئەوەی ئێستا لە گردەکەیە قسەی قۆڕ و قسەی زلەکە ئێمە هەری گۆڕین و بەیەکەوە جوانین و کاکەنەوە و ئەلەم بابەتانە هەمووی خۆی داگرتەوە بۆی چۆن بدزێت بەڕاستی کۆمەڵە پەیجەوانی هەرچی و پەرچی لەو گردا دانیشتن بەس بۆ پارە ئەو قسە قۆڕ و قسە زلا ناکەن وازان خەڵک ئەمە ئەویش سیروانی تەندروستی هەیە لە کەلار مدیر عامە ئەویش گۆڕانە خۆشەویستن تۆ سەیری ئەم گۆڕانە کە دزی چۆین داهێناوە عەزیانێکی پارتی و زیانە نازانن ئەمانی گۆڕان چاگەزان ینی گۆڕان کێشەکەی ئەوە بوو کە چۆن ئەو حکومەتەوە هینی کرد ئەوە نییە تەجروبەی زۆری هەبوو لە دزی یەکێتی و گۆڕایەکێتی و پارتی بۆیە ئەمان داهێنانیان کرد کە چی بزن ئەم سیروانی تەندروستیە لە کەلارە کە مدیر عامی تەندروستیە لەوێ خێزاندارە هەر کەسێ شتێکە ئەڵێ بێ شەریکم بیت بۆ نمونە ژنێک ئەناسم دوکانی جوانکاری داناوە خۆشەویستان لە کەلار ئەم کابرایە ئەم سیروانی من ئیجازە نایەمێ هەتا ژنەکەم نەکەی بە شەریک لە دوکانی جوانکاریەکەتە ئێستا مانگانە پارە باش دەکەی ئەو سیروانە اینجا ئیجازە یاوەتێ بۆی دوکانی جوانکاری دابنێت تو شەرەفتان ئەمە ئەیشێتیش ئەمەی کردووە پارتی ئەمەی کردووە خۆشەویستان تۆ سێری ئەمانە کە دزی چۆنەکەن من بمێت خوشەکەی من لە کەلارە بڕوا دوکانی جوانکاری دانێ بەڵام ئەم سیروانە بڵێ ئیجازەشن نییە ناکەین هەتاوەکو هین نەکەیت هەتاوەکو ژنەکەم شەریک نەبێت لەگەڵ تایە پارەی نیت ئەمەیە گۆڕان دەرونی هەیە بەڕێوەبەری کاروباری کۆمەڵایەتیە لە کەلارە کاک دەرون یەک شانسی خراپی هەیە لەگەڵ ژناز و زووتیەکەوە ئەگیرێ لەم ماوەی ئەمانیان کردو بە قۆخ ئەمەنیان بۆ کسپێکێژا بێسەر ئەو مۆزوعانە تۆزێ بە ئەخلاق بە قوربانەکەم تۆزێ بە ئەخلاق بە تۆزێ پیاو بە چاوەڕاستەکە تۆزێ پیاو بە پیاو بەسیت با حیاتان نەبەم لەوە زیاتر خۆ حیاتان نەماوە بەخوا حیاتان هەبووە ئەبووە هەلە دەسیدەی من هیچێکتان نەکردایە بەڕاستی باشە شادێنایەکەیە مدیر عامی هەموو زەراعی کەلارە ئاویشەر خەریکی ئەوەیە مامە گیرفە دەی چیمان کرد یوسف محەممەدێکی سوالکەرمان هێنا ژیرفان بەتاڵ ڕسووا تڕۆ هاتوو بۆ گردەکە بە گرێبەست لەوێ ئیشیە کرد یەکەم جار 2009 خۆی کاندید کرد 500 دەنگی نەهێنا بۆ ئەندام پەرلەمانی بەغا خۆشەویستان کەواتێ دەرنەچوو چووە بۆ ماڵەوە مەسەفا سێقادر چوو هێنایەوە بە گرێبەست لە گردەکە داهێنا ئێمە کردان بە سەرۆکی پەرلەمان باشە بوو بە ملیۆنەر ئەویش لە دواییە ئەویش بێ بە وەزیر بوو بە پیاوی پارتی بۆیە بێ بە وەزیر یوسف محەممەد ئەرەوەڵا لە تەلەڤیزیۆن دەمی باە و کاتە حکمڕانی بە کەسانی نەخوێنەوار ناکرێ ساڵە دوای ئەوتیان کاکە تۆ لەگەڵ چێ بۆ قسەیە کرد من ناوی کەسم نەهێناوە باشە تۆ لەگەڵ چێ بوو کەوتە حکمڕانی بە کەس بە نەخوێنەوار ناکرێ پێشتر گۆڕانەکان کردیان بە گاڵا ئەچای یوسف قارەبانە وای تووە لە دوایە یەک بەگی دانابوو شەرمەزارانە ئەوی من ناوی کەسم نەبردووە ئێسەش ئیعترافی نەکرد بڵێ بەڵێ بە مەسعود بازانی
مەسرور بە نێچیر وتۆ ئێوە نەخێنەوەرن حکمڕانی بێەوە ناکرێت ئەو نە شەهامەت و ئازادیتیانە بۆ خۆشەویستە بۆی بێ بە وەزیر باشە هەچی تەنازڵی بۆ پارتی کردی هەچی خۆفرۆشی بۆ پارتی کردی باشە ئەو یوسف محەممەد کرا بە سەرۆکی پەرلەمان بوو بە خاوەنی سەدان هەزار دۆلار یەکسەر خۆی کاندید کرد بۆ ئەندام پەرلەمانی بۆ بەغا باشە بڕۆ ئێساش ئەوە 2 ساڵە ساڵ چەندێکە بۆ خۆی ئەخوا هەموو ماگانە 25,000 دلار خاتی گیرفانی بۆ خۆی جگەر لە شتی ژێربەژێر و دزی و گەنەخۆری و ئالم بابەتانە ئێستایش یوسف محەممەد هەوڵ ئەدا بێ بە وەزیر لە بەغا هەوڵ ئەدا نەش بێ بە وەزیر بێتەوە بە ئەندام پەرلەمان خۆشەویستە ئەگەر هەڵبژاردنەکانی مانگی دە کرا لە بەغایە بۆ ئەو هەوڵەتە دەی ئێمە چیمان کرد خۆ منەوە پیاوانە نیم کەسێ بێ بە ئەندام پەرلەمان مانگی 200,000 باتی چرکەی لێوە نەیە بڵێ بەخوا کاک یوسف پیاوی چاکە ئەوە حیاتان پێوە ناوە ڕاستیەکان بە خەڵکی کوردستان ئەڵێم ڕاستی ئێمەوە بۆ کوردستانیش ئەو ڕاستیانە بە خەڵکی کوردستان ئەڵێم بە زیندوی بەڕاستی عەدنان عوسمان یەکێتی بوو زەحمە کێشان بوو ئاڵای شۆڕش بوو عاقبەت لە گۆڕانە بەلانەکەی خۆی گەیشت بووە ئەندام پەرلەمان خانووی سەد دەفتەری هەیە باشترین ژیانی هەیە خاوەنی خانشینێکی زۆر باشە ئەم ئەندام عوسمانە ئەندام پەرلەمان بوو 4 ساڵ دەی کەسی خۆی کاندید کردەوە بۆ ئەندام پەرلەمانی هەمز بۆ بەغا دەرنەچوو دەی عەزیزان و خۆشەویستان ئەگەر ئەمانە بۆ پارە کۆکردنەوە نەهاتوون بۆ هەر خۆیان کاندید دەکەن کاکە ئەی بۆ ئارامان خۆی کاندید ناکا کاکیژە ئەی بۆ خۆم کاندید ناکەم من خۆ ئێستا ئەتوانم بۆ بەغا خۆم کاندید کەم کاکە بۆم هەیە ئەچمەوە بەغا تێڕم لە سقی پۆڵەوە سوارم لە بەغادا ئابەزم ئەچم خۆم کاندید دەکەم و ئەڵێ من لەسەر سلێمانی خۆم کاندید دەکەم بنمونە دێ خۆ دوو کورسی سێ کورسی هێنم ئەی بۆ من نایکەم ئەی ئێوە ناپرسن بۆ ئەمانە هەمویان خۆیان کاندید دەکەن بۆ هەمویان بۆ پەرلەمانی بەغاواکەن بۆی پارەی زۆرتیایە ئەی ناپرسن وەڵا ئێمە لە بەغا ئەچین دژایەتی بنەماڵەی بازانیەکەین لە جواییش ئەبن بە کلکی بنەماڵەی بازانی خۆشەویستە ئێستا عەدنان عوسمانیش خۆی داناوە کە خۆی کاندید کا بۆ پارلەمانی بۆ بەغا ئەویش بۆی پارەی باشی تێدایە ئەمە سێ جاتای ئیسیقالی یاوە لەو کرد ئەمڕۆ چۆ بۆ گردەکە بەپێی هەواڵەکەی من چۆ بۆ ئەشیاوشتی لێ بۆ چێ بێنێتەوە کەچی کۆمەڵە پەیجەوان کە کۆمەڵی سوالکەری پەیجەوان کە چی ئەنما وەکو سەک تیکەی نانیان بۆ هەڵەیە ڕستمیان لەگەڵا گرتووە ئێمە هەمومان بە یەکەوە جوانین وەڵای لە ئێوە ناشینتنی لە کۆمەلگای کوردیە بە ناموسم لە ئێوە چەپڵتن لە کۆمەلگای کوردیانە تێگەی ئەمە سێجا ئیسقالیەوە کاکی زۆر سەرگەردان بوو ئیبراهیم من تۆ بۆ واکی کاکە کورە سندان لەو پارە لەو ژیانە بدا بەڕاستی ئێوە بۆ بوون بە قەشمەرە لەو کۆمەلگای ئێمە کاکە بۆ وا خۆتان پشووک و ڕسوا کردووە ئێوە بۆ ئەی هاوار ئاوایە على فلسفه بس خليكي باري لا ياك بياي ابن مالي بعدين باتيه لم نشهد السيماني بياي هنا بياي جماعتي ام شويه بينج براكن اما قيوان باشا شقيان او موشان هي باورت على بيسمى محميش لقيوان موشي هي بو اقدايت اقام لي علي حما صراحه شيء لقيوان عمل موشان هي قيوان بارينا دي مانغان كاتي خوي بيانتم كاوانا موشان هي وهي كشي امانه كشي جرفان وبس گۆڕانکاری ئەمانە قسەی قۆڕە ئیتر هەمووشمان بەسمی گردەکە و سامانەکەی و نازانم کارگە و فڵانە فیسار و ئەلەم بابەتانە و دوکانی ئاڵتون زەرنگەری ئەزانین کە کوڕەکانی کاکەنەوە چۆنیان دزی بۆ خوان حەپەلوشیان کرد بۆیە عەزیزان ئەوەی ئەمڕۆ خۆی بە حیزب بە هەڵەواسێ تەنها بۆ پارەیە بۆ شتێکی تر نییە بەس بۆ گیرفانە درۆکە هەر کەسێک هەڵبژانەکانی بەغانە هەر کەسێوتی دەنگم پێ بدەن منەمەوێ بیگۆڕم لە بەخاو ئەوە یەکەم بڵێ دەبڕۆ بیخۆ بۆ خۆت هەروای پێ بڵێ بڕۆ بیخۆ زەحمەت نەبێت متمەتان بێش کەسێ نەبێت ئەو ئارام محمەوە خۆی کاندید کە بۆ ئەندام پەرلەمانی بۆ بەغا بۆ پارەیە بۆ گیرفانە عاقڵ بن خەڵکی کوردستان کورە بەسە جێلایەتی سوێن بەخوا بەیانی ئارام محمەد خۆی کاندید کە بۆ ئەندام پەرلەمانی لەو بەغایە بۆ ئەو گیرفانەیەتی هەتا ئێوارە بڵێ من ئەمە یەکەم و ئەوە یەکەم و ئەوە یەکەم قسەی قۆڕە ئێش ئەتوان بۆ قسانە بکەم هەر ئەوە یەکەم خۆ کاکیژێن شتێکی تر نییە ئەمە کۆمەلگای ئێمە هەمووی وای لێ هاتووە خۆشەویستان سێری حەمەی حاجی مەحموودکەن خۆشەویستان بەڵێ ئەشتا بۆ جەرمەنی حەمەی حاجی مەحموود کاکە حەمەی خۆمان حەمە لاپتۆپ باشە باسی کاکە حەمەتان بۆ کەم بزانە بۆچی حەمەی حاجی مەحموود نۆکەرەتی بۆ پارتی بنەماڵی بازانیەکە خۆشەویستان کاکە ڕەنسەنگاوی کە لە تەلەڤیزیۆنی پارتی ئیشەکە عەزیزان ئێوە زۆر خۆشن بە قورئان کاکە ڕەنسەنگاوی کە لە تەلەڤیزیۆنی پارتی ئیشەکە یعنی پاراستن کاکە ئیتر خۆ برادەرە کە باسێکە ئەڵێ ئەو برادری کرمانش باسێکە بادینێڵێ ڕەنسەنگاوی پاراستن بچێتەوە کاکە وایە برای بنم ڕەنسەنگاوی مادەم لە تەلەڤیزیۆنی پارتی ئیشەکە یعنی پاراستنە یعنی سی خوڕە
قوم كاكشي عجيبني بلاي شيرين كاكا يعني خو تازنية موضوعنا دوسان بان نردم كاكا لما راس اي بو راسنيا كاكشي او تي في بارتي اشكا يعني نوكري بنا مالي بازانية يعني بالاستنا يعني جاسوسة يعني خائنة يعني كل فروشة راسناويش خوي فروشة وبنا مالي بازانية اسايش مليونيرو بالي هموشتيك جاسوسيشا بارتي بالاستنا حاشي هموشتيك براسي راسناويش كاكا براسي كي راسناويش هاتا أعود أو كباب خانه هندري جمال رفع الله داناخا نيرا من ببينه بخو بي غمر تنوكو بارتي بزاف جام بينتهم بوشي كاكا هنعمل راسي لبروا اوش انا كون دائما خوش بيسان اما انا لا تي في شكا يعني باراستن يعني نوكري بارتي شكاتي خوي بمليون راسناوي كاغا من باري موشي ريكلام ولا غير موشي بابا جانا كل بابا ايوا هموت وانا خوتان خدمتي بارتي بنا مالي بازاني قصي قربه من مكان كاكا بو من مكان بوشي حمي حاجي محمود نوكري بنا مالي بازاني ايوا ازان بوشي خوش بيسان لبر بول لبر دولار بارتي فوجي كردوتوا بو حمي حاجي محمود بناوي فوجي سوريان 500 كسا 500 كس فوجي سورياني حمي حاجي محمود بارتي بو كردوتوا خوش بيسان لم 500 كسا 250 كسيان دوام ناكن 250 كس دوام ناكن كموشي هذي شيشان معنانا 480,000 دينار بين بيشاي خوتا همو او كساني كا دوام ناكنو 250 نفرن ومعنانا 480,000 ديناريان هي معنانا 150,000 ديناريان ايني باقي كي حمي حاجي محمود عبلاي براي اخوان خوش بيستا عبلاي براي بيكو اخوان جا بس موشي 250 كس 250 بو نمونه 300,000 بزان چنه كان معنانا بس دو يقول 250 كش كدواميان بيكن معنانا يشي 25,000 تا 50,000 لي ابرن بناي فرنسا هل بو خوان اي خوان هندێکی شیان گوایە ئەمانە پێشمەرگەن بەڵام کاکە حەما لە بناری سوورێن لە پشتی گوندەکەی خۆیەوە دەواژنێکی هەیە لەوێ خەریکی پەروەردەکردنی مریشک و چوزان ئەم بابەتانن گوایە ئەمانە پێشمەرگەن و لە فەوجیان خۆشەویستن هەوا پارە پێیاکەن بۆ خۆیان ڕایدێکیانەیە بەناوی باقی شەوکەت حەسکاویش هی حەمە حاجی مەحموود ئەو سەرپەرشتی هەموو ئەم شەرێن بۆکە خۆشەویستە ئیتر زاواکەی کاکە حەمەش با بوەسێ سەلاحی ناو ئیتر کاکە حەمە چی بڵێ هەروە بەیانەکەوتەوە بۆیە عەزیزان خۆشەویستان ئەمە ڕاستینەیە ئەمە حەقیقەتە یعنی مەسەلەکە پارەیە کاتێک کاکە حەمە ئەڵێ کاک مەسعود بازانی ئاوا گوڵە و ئەمە ئەوەیە بۆ پارەیە تێگەی بۆ شتێکی تر نییە ئەگینا حەمەی حاجی مەحموود 2 ملیۆن فیشێکی ناوە بە پارتیەوە کاکە کاتی خۆی بە بنەماڵەی بەجێ بە پارتیەوە ناوێتی خۆ ئێمە ئەوش یەک شتێکمان بە کەسە نەناوە کاکە ئێستا کە ئەڵێ بشی پارتی و بنەماڵی بەجێنی ئەمە ئەوە بۆ ئەوەیە کاکە ژیان مانگانە دەیان ملیۆن دینار لە بنەماڵی بازانی وەرەگری بۆ خۆی حەمەی حاجی مەحموود کاکە چوارژنی هەیە هەر خەریکی جیا خۆ ئەم جیازگینە هەیە ئیخۆن ئەڵێن گوایە جیای سێکس و ئەلەم بابەتانەیە ئەڵێ مەڕە هەر خەریکی جیا خواردنە بۆ خۆی لەبەرەوە ئاوایە عەزیزان خۆشەویستانی من بە کورتیەکەی هەرچی دەبەنگە هەرچی سوالکەرە هەرچی کار نەکەرە هەرچی دەغەڵە هەرچی خۆی بۆ بەخێو ناکرێت یەتە دەفەری سلێمانی ئەوانە و چوار قسە بە پارتی ئەڵێ و ئێمە دەنگی پێ ئەدەین و بە ئەندام پەرلەمان و وەزیر و گوزیر بۆ خۆی ئەیخوا ئێمە بۆ خۆمان سەیریەکەین وەڵڵاهی خۆشەویستیان زۆر جار نییە زۆر جار ئەڵێم ئەو ئارامەحمە بۆ ئەوە باشە خۆی یەک فیشێک بنێ بۆ تەپەسەری خۆیەوە بە شەرەفم چەندین کەسیان کە بوون بە ئەندام پەرلەمان کە بوون بە وەزیر لەو گردەوە تەلەفۆنیان بۆ منەکرد ئاوە کاگەرامشا فریامان کەوە کۆلێکی تێکان ناو ئێمە دەرچین نازانم چی بکەین خوا فریامان کەەوە بە قوربانم کاگەرام ئەحمەدیان بە ساقم ئەم کرد بە گاڵا بە فەرتەنە دیفاعم لێکردن دژی عومەری سەیعەلی و جەلال بێجەوهەر و کوڵان و فیسارەکان و کۆلێکی تێکان ئێستا زەلامیان ناڵێ کاگەرام کەری بەشەرە چکە پارەیان هەیە باخیان هەیە ئێستا هەمووی دەوڵەمەندە هیوایە 4-5 شوقی هەیە ئارام ئەحمەدی هەیە منش ئەگەر بەیانی بڕۆمەوە بۆ سێمانی ئەبێ بڕۆم بۆ ئوتێل بخەوم وەکو چۆن ئەچم بۆ ئەڵمانیا ئەچم بۆ سوید ئەچم بۆ نازانم کوێ بێ بڕۆم بۆ ئوتێل بخەوم تێی کاکە کەچی ئێستا عەدنان عوسمان و کوڕەکانی کاکەنەوە و ئاجوج و ماجوج کاکەم ئارام ئەحمەد بۆ وا قسا کات و بۆ ئەوە کورە بڕۆن هەی نەفرەتتان لێبێت بەخوا هەتا ئارام ئەحمەد بێ ئاوا ڕسواتان ئەەکەم ئەشیفتان دەرەخەم بۆ ئەو کۆمەلگایە ئەبێ نییە خۆ حیا چییە خۆ بەخوا حیان پێوە نێشتون کوڕ حیاتان ماوەیەوە کاکە هاکوا چیتان ماوە بەڕاستی بەخوا ڕۆژی سەتم لە خۆتانەکەنەوە کاکە
طبعا هەرکە ئەڵێن ئارام ئەحمەد لایڤی هەیە هەمووی یەتە سەر خەت سەرانیەکێتی و پارتی و گۆڕان بزانن باسی کامانەکان تێی کاکە تەواو لە مەرزی کێلێ خۆشەویستان چ باسە قایمقامێکمانەیە هینی گۆڕان لە قەڵازێ یعنی قایمقامی قەڵازێ باش ئەمە داخۆی گۆڕانە کوڕێکی خۆی داناوە خچێتێک کار ڕۆژ نییە چەندین دەفتەر نەخاتە گیرفانی کوڕی ئەم قایمقامە خۆشەویستە لەگەڵ جەوهەر ئاغای یەکێتیە ئاخر جەوهەر ئاغای یەکێتی بەڕێوەبەری گومرکی پشدەرە و چەندین بەرپرسی تیشیان لە پشتە خۆشەویستان بەیەکەوە بۆ خۆیان ئەیخۆن هەرچی خواردنی بەسەر چووە ئیکسپایر هەیە ئەمانە ئەیهێنن دەرخواردی خەڵکیەدەن کوڕی ئەم قایمقامەی گۆڕان کە ناوی هەژیرە و خۆشی پێمانای ئەبوبەکر بایزە نووسینگەیەکی داناوە تەنها خەریکی کاری قاچاق و کاری نایاسایی و ساختکردنەوەی شتی پیس و چەپەڵ و خواردنی بەسەر چووە بەسەر ئەو خەڵکیە و بۆ خۆی پارە پێیاکە ئاوا ئەیگۆڕن جا من بۆیە ناشیرینم خۆشەویستان لەبەرەوەی ڕاستیەکان ئەڵێن کۆمەلگای ئێمە ڕاستی نایێت حقەتەکەی نایە بەڕاستی تێگەی کە تۆڵێ ئاواتی شێخ جەناب دزە ئاواتی سۆڵە ئێوارە دانیشتە چوار کەس داوەتەکە وەرە خەڵە تۆزەوە ئاڕەقە بخۆ چوار پێشی لێ خەڵە ئەمە ئاوات شێخ جەناب ئاوات سەرسەری کۆنی سلێمانیە ینی کۆتربازە ئاواتی شێخ جەناب خۆش ئەو بایا من ناونەوە بایا قوش تێگەی کاکە ئەو هاتە ناو حکومەتێکی مەسعود بازرگانی بۆیە مەسعود بازرگانی ئاوا ڕسوا بوو با قورئان ئەو مەسعود بازرگانی بوو مایە ئاواتم بەشق دەرەکرد چکە ئاوات ئەوی شێخ ڕسواکەی حکومەتەکەی تێگەی کاکە دانیشێ چوار لاتولوتکۆ کاتەوە خاڵەوە ئاڕەقە تێکن و پێکە دەسەکە بە پێک خواردن و ئەلەم بابەتانە کەچی ئەوان ژێنە فەیسبوک ژێن بەمنێن لەبەر دوو پێک عارەق ئێوە پیاون کاکە ئێوە مردن لە حەقیقەتە گوێن بە ئارام ئەحمەدی لەسەر ئەم هەموو دز و درۆزن و گەجەر و گوجەرە بەخوا عیبە بە قورئان شەرمەزاریە قسە بە ئارام ئەحمەد بڵێ لەسەر چی لەسەر ئەم هەموو دزە لەسەر ئەم هەموو گەنەخۆرە جا ئەوەتان پێ بڵێم گروپی هیوایە کێیە ئەوە باسی بۆتانەکەم یەکەیەکە کچیان بەچیوە گرێداوە ئاگام لێیانە بەخوا با کاتی بێ جارە کاتی نەهاتووە یەکەیەکە تۆستانە بم بە ئاسمانە ئەزانم خەریکی چی ئەزانم لەگەڵ چیە کۆ بنەوە ئەزانم چیەکەن ئەزانم ئەتانوێ بەنامەکانتان چی یەکە بە یەک بەخوا گروپی هیوای هەولێرە هینی بەغا بەخوا یەکاتان پێ یەکەم بەگە خوا بزانێت پەلامەکە جارە با کاتی بێ خۆش دەست من دەرناچێ بەخوا هەمێتە بەدەست ئەلاوەڵە یەکشیشم لەلایە خۆشەویستان بۆتان ناگەڕمەوە کرمە زۆر خۆشەوەتان گەرمە خۆشەویستان بەخوا پێغەمبەر ئەمە بجێڕمەوە ئەبێ بە نوکتەیەک هەتا وەکو 50 ساڵێکە هەروەک خۆی ئەمێنێتەوە تێگەیت بەڵام بۆتان ناگەڕمەوە قەیناکە وەلەو نوکتەکە زۆر خۆشەوە وەکو ئەڵێن دڵم خەریکە ئەتەقێ بەڵام پەلەمەکەن جارێت تاوەکو ئاوا بزانێکی مایشکی پێ بچێ اینجا ئەو نوکتەن بۆ ژێڕمەوە هینی ئەندام پەرلەمانێکە خۆشەویستان هینی ئەندام پەرلەمانێکە کە چۆن لە ژووی نووسنەکە یا کامێرەی تیا بۆ کامێرایان بۆ داناوە بۆ فلیمی سێکسی دێگن و ئەلەم بابەتان و چی ڕوویا و ئەوانە بۆتان باسەکەم بەڵام پەلەمەکەن لە پێکەنینە هەر ئەمرن بەڕاستی ئەرەوەڵە آخر بابەتی من لەسەر مەسەلەی تلیاک و موادی مخەدەرە خۆشەویستان عزیزان لەژێر دەستی پارتی و یەکێتی و گۆڕانە کوردستان بۆتە کانگای فەساد و بێڕەوشتی بۆتە کانگای دزی بۆتە کانگای جەردەیی بەڕاستی پارە لەکوێ بێ سوژدە بۆ ئەوێ بن نە کەسایەتی ماوە نە ئابڕۆ ماوە نە دۆستایەتی ماوە پارە لەکوێ بێ بۆی بخشێ حەقیان نییە بەڕاستی حەقیان نییە باشە تیڤیەکی هەیە پارتی دوو لە ڕووی ئێوە هاتیوێکی سەرسەری بەڕێوەی ئەبا شایانی ئەوەش نییە ناوەکەی بەرم بەڕاستی هەست شایانی ئەوە نییە ینی بێزە ناوەکەشی ئەەکەمەوە یعنی شای ناوهێنان نییە ئەشێ مایک بۆ گەنج ئەگرێ ئەڵێ ئادی هەڵپەڕە 10,000 دینار تێمێ کەشی گەنجەکە دەکات باڵپەرچەکەن بە 10,000 دینار گەنجی ڕاز نابێتەوە یەک شەخەڵە لە کاکیلەی بڵێ آخر هەی هەتا یەک هەفتە هیچ و پوچ بۆ من مەیمونم بەپارە بۆ تۆ هەڵپەڕم گەنجێک ڕاز نابێتەوە یەک شەقبار لە ژێر مۆزی بڵێ تۆ خۆت فرۆشەوە بنە ماڵی بازانی خاینی بێمانە ئەتێ من بۆ هەڵپەڕم بەپارە تۆ خۆت بۆ بنەماڵی بەدەی هەڵەپەڕی بەپارە گەنجێک کەچی گەنجەکە دەستەگرێت بە 10,000 دینار لە بەردەمی ئەم هەتیوە هەڵەپەڕی خۆشەویستە باشە وەکو مەیمون بۆچی لەبەرەی کۆمەلگاوکو خۆیان سووکن بنەماڵی بازاری مێدیاکانی بەڕاستی عزیزان باشە تو شەرەف و ویژدانتان گەنجێک بۆ 10,000 دینار هەڵپەڕێ کە هیچ نییە وەڵا ئەگەر 10,000 دلار بۆیە ئەموو قەیناکە کاکە
شکە پارەیە بنمونە بەڵام گەنجێک بۆ 10,000 دینار بەڕاستی هەڵپەڕێ چۆن نابێتە جاسوس چۆن نابێتە خائین چۆن نابێتە کوتفرۆش چۆن نابێت نیشتیمانەکەی خۆی نافرۆشی باشە حتا حرمەتم بۆیە چۆن دایکیشی نافرۆشی بەڕاستی من بە جارەیەکا بڕۆم مایکی بێتە بەردەستم بڵێ کاگەرام 10,000 دینار دەمێ هەڵپەڕە ها بۆ 1000 شەقیتی هەڵ نایم لێ بەخۆی ماکەکەشەوە بۆ مایکە نابڕمە دەمی ها کۆمەلگای ئێمان ئاوا لێ کرد کۆمەلگا بە بەرنامە ئەیانەوێ پڕیکەن لە فەساد پڕیکەن لە بێڕەوشتی بەڕاستی باشە مێدیاکانی پارتی وێچێتی ئەوانە کۆمەڵێک مێدیایان هەیە ئەم میدیایانە هەر هەموو ئیش و کاری تەنها ئەوەیە بێڕەوشتی بڵاوکاتەوە لە کۆمەلگای ئێمە خۆشەویستە بێڕەوشتی بڵاوکات باشە لەسەر و هەموو ئەمانەوە پڕیان کردووە لە دەرمان پڕیان کردووە لە حەب پڕیان کردووە لە شروب پڕیان کردووە لە موادی مخەدر باوەڕتانە بێ خۆشەویستە لە 120 نەفەر لانی کەم لە 120 هەتا 25 ئەو گەنجانەی لە هولێر و لە سلێمانی لە دوهۆک لە کافتریاکانە دائنیشن هەموویان دەرمان خۆرن خۆشەویستە هەموویان مدمین بوون بەو دەرمانە جا مەلەفێکم لەلایە با بە تەواوەتی کامڵ بێ اینجا بۆتان بڵاوەکەنەوە چی ئەم کارانەکە بەڕاستی لە 5 نۆی 2020ەوە گروپێ گیراون کە ئێستا لە هەولێرن بە 25 کیلۆ تلیاکەوە عەزیزە باشە سەرۆکی باندەکەیش ناوی عەزیزە باشە ساکەشی گیراوە لەگەڵ چەند کەسێکی ترە ئێستا برای مەسعود بارزانی ئێوێ بەریاندا ئێوێ بڕگە یاساییەکان بگۆڕن بەشتی تر و بەریاندەن بە 25 دەفتەر دۆلارشیشی ئەرە بابەتانەیە باشە ئەگەر قاچاقچیەکان کە موادی مخەدر لە ئێران و ئەمانەوە ئەهێنن ئەگەر لەگەڵ ئاساییشە لەگەڵ پێشمەرگەیە لەگەڵ ئەمانەی سەسنورە هەماهەنگینەکەن چۆن ئەم شتانە یێنە ناو کوردستانەوە ئەو کۆمەڵگای ئێمان ئاوا لێ کردووە کاکە ئەم هەموو گەنجە جوانە هەمووی تووشی وەڵڵاهی ئەم عەسرە کوڕە تەلەفۆنی بۆ کردووم ئەڵێ کاگەرام دوو جار دەنگم بە گۆڕان ناوە تەلەفۆنم کردووە بۆ 50,000 دینار نیاناومەتی 50,000 دیناری علوچ بەخوا قەسەم ڕۆژ نییە لە ژن لە پیا و تەلەفۆنم بۆ نەکە و ئەزان ئارام ئەحمەد سەرۆکی حکوومەت و پەرلەمانتر نازانێت ئارام ئەحمەد داما و کرێکاریەکە بۆ خۆی ئەوەی هەیە کە بە لەقەب هێژی بەڕاستی خەڵک بۆ ئەزانێت ئارام ئەحمەد بۆ ملیۆنێرە عەزیزان خۆشەویستانی من دوو حاڵەتم هەیە من تەکلیف بۆ برای خۆم و خوشکی خۆم و ئەمانە ناکەم لە کەس بۆ مەسائلی پارە و ئالەم بابەتانە بە تایبەتی لە پارتی وێچێتی گۆڕان و ئالەم بابەتانە چکە لەسەر مەکەوێ خۆشم کەسێکی دەوڵەمەند و ئەوانە نیم تا بتوانم یارمەتی هیچ کەسێ بدەم لەبەرەوەی کە ڕوو لە من ئەنێن بۆ ئەو مۆزوعە هەر بە شەرمەزاری یەکەم تکاتان لێ یەکەم کە لە مەسائلانە ڕوو لە من منێن من بێدەسەڵاتم داحقەتە من نە پارەدارم نە قەیوانم نە دزم نە بۆ زیر و گزیرم من کرێکاری یەکەم بە پاسکیرێکەوە بەیانی ئەڕۆم بۆ کرێکاری ئێوارەی ئەمەوە مانگانە دائنیشم هەموو ئێم بە کرێخان و ئاو کارەبا تەلەفۆن ئەم بابەتانە 250 ئەوروپی بمێنێتەوە بۆ خواردن و خواردنەوە و ئاو نازانم چۆن ئەم بابەتانە تەواو لەبەرەوە من کەسێکی نیم بۆ یەکەوە تەلەفۆنم بۆ ئەکا گەنجێ یا ژنێک تەلەفۆنم بۆ ئەکا هەست بە شەرمەزاریەکەم بەڕاستی کە ناتوانم هیچی بۆ بکەم بەڕاستی کاکە من بەرهەمە دز نیم کاکەژێ بەرهەمە سەرلووس خۆ من کاکە ما تاڵەبانی نیم کاکیشی من ئەوشان بە من ناکەی خۆشەویستە لەبەرێت کاتان لێ یەکەم لەو مۆزوعانە بە من مەڵێن چونکە بەڕاستی ئەوانە بە من ناکرێت خۆزگا من دەوڵەمەند بوومە بتوانێت لانی کەم یارمەتی 200 گەنج بدەم بەڕاستی یارمەتی 500 گەنج بدەم بەداخەوە کە مۆزوعەکە ئاوە بۆیە خۆشەویستان کۆمەلگای ئێمە ئاوا پڕ بۆ لە فەساد بەڕاستی پڕ بۆ لە تریاک و لە دەرمان چی ئەم کارە ئاکات سەرانی یەکێتی شەیەکە زەحمەت نەبێت بۆچی ئەمانە ناکرێت بۆچی خەڵک ئەگیرێ ئێوە ئەچن هەوڵی ئازادکردنی ئەدەن برای مەسعود بارزانی کە تۆ کوڕی مەلام سەفایی تۆ شەرم ناکەی بە ملیۆن دۆلاری هەیە ئەچی تەنازل ئەەکەی ئەم گروپە بەر ئەدەی لەبەر خاتی بابە وەڵڵە عەزیزان خۆشەویستان بڕواتان هەبێن مەسائلی لەشفرۆشی ترۆرە وەکو تەقینەوە وایە بە قورئان دەرمان فرۆشی وەکو تەقینەوە وایە خۆشەویستان وەڵڵاهی ئەو کەسەی کە لە کوردستانە بەنمونە دەرمان ئەفرۆشێ سوێن بەخوا وەکو ئەو وایە تەقینەوەی ئیسلامە تونڕەوەکان کە ئەوەی داعش و ئەم بابەتانە وەکو وایە بڕوان لە شوێنێکە دابنیشێ تەقەمەنی دابنێ گەنجەکان بکوژێ فەرقی نییە بەڕاستی وەڵڵا ئەوە ترۆریستە باشە بڕواتان هەبێ ئەو کەسەی دەرمان ئەفرۆشی ترۆریستە ئینسان ترۆرەکە گەنج ترۆرەکە کشت ترۆرەکە هەموو ئەمانە حەقیقەتە کاکیشان لەبەرەوە پێویست ئەمە بەری پێ بژیرە کاکە بەڵام چی ئەم کارە ئاکات
لە ئێرانەوە یەت بە پێنجێنە یەتە سلێمانی و ئەڕوا بۆ هەولێر و ئەڕوا بۆ دهۆکولێ و ئەڕوا بۆ کەرکوکولەکە عەفو ئەڕوا بۆ تورکیا یەتە ئیتالیا لێ ئەچێتە یۆنان هەتا یە بۆ ئەوروپا ئەوانش کاکە یە بۆ فەڕەنسایش چێ ئەمان ناهێنێ ها ئەوەیە بەداخەوە بەڕاستی کە ئەو کۆمەلگای ئێمە ئاوای لات ئەرە وڵا کاکە ئازیزان ئاها تۆزێک بە بەوریە مەعاملەکەن هەر کەسێک چۆ ناو مێدیای پارتی تەلەڤیزیۆنی پارتی پاراستنە کاکە خۆ پاراستن شاخ و جوێ نییە بە قوربانتان بم ئەرە وڵا پاراستن تۆ دەی زۆرم قسە کرد عزیزان و خۆشەویستان نازانم ڕەنگە نزیکەی سەعاتێکە قساکەم سەعات و 5 دقیقە من ئیتر تا لایڤێکی تر بەخواتان ئەسپێرم حرمەتێکی زۆرم بۆتان هەیە ئەوانە هەمووی حەقیقەتن کەوتومە مەسئولم لە قسەکانی خۆم بەڕاستی لەسەر مەسائلی دزی و ئەوانە بۆیە باسی ئەم گۆڕانانە ئەەکەم زیاتر لەبەرەوەی ئەمانوتیان ئێمە ئەیگۆڕین فەرقەکە بنەماڵەی بازانی سەرانیەکێتی هەمیان دزبوون هەمیان ئەناسین ئێمە کاکەجیان بە نمونە لە ماڵی مام جەلالەوە هەتا هەموو ئەندامانی سەرکردایەتی یەکێتی هەر هەمی دزە زیاتر کۆنەکان ئەمانەی ئێستا هیچ شتێکی ئۆتۆ نێپی خۆن بەڕاستی بەڵام کۆنەکان هەمویان دزن هەر یەکە ناکەم هەمویان دزن هەمویان بەدان ملیۆن دۆلاری ئەم بینێتیان دزیوە بەڕاستی باشە پارتی بنەماڵەی بەزای سەرانی حیزبەکەی هەر بە هەماشکڵ بەڵام زۆر ناخۆشە من ئێستا بێم ئەم قسە زلانە بۆ ئێوە بکەم بەڵام خۆشم بشم ببم بە ئەندام پەرلەمان دزی بکەم بچم ببم بە مەدی بەڕێوەبەری مەزێک و دزی بکەم بڵێم بارزارە خەڵکی نادەنگم پێ بدەن من ئەم کۆمەڵگە ئەگۆڕم ئەوەکەم بەڵام دزیش بم بەڕاستی کورە ئەبێ 1 ملیۆن شەق تەڵ بدە بەڕاستی 1 ملیۆن شەق بۆیە عزیزان نەسیحەتێکی برایەتان پێ ئەڵێم هەر کەسێ لە مانگی دێ هەڵبژاردنەکانە لە کوردستانە وتی دەنگم پێ بدەن لە پەرلەمانی بەغای کەم بەگاڵە ئەوەکەم بڵێن بڕۆ بۆ خۆ بیخۆ ئەو مەسعود حەیدەرە ساختە چییە لەو کەبابخانەی دانهاخە هات باوەشی پیاکردن کاگەرانجیان چۆنی باشش کجا ئاوا قساکات ئەڵێ دایمەڵی یەک قڕابێ خواردێتەوە ڕۆحی کاگەرانجیان پشتیوانیم بکە کاگەران ببن بە ئەندام پەرلەمان خۆ مەزانم بنەماڵی بەزانی چ لێکم بڕواتە بێ کاگەرم کارێ بۆ بنەماڵی بەزانەکەم لە دنیای عەرەبیە هەر ڕسوایانەکەم ئەم مەسعود حەیدەرە ئێستا سەیکە دانیشی ئەوەکات کورە ئەو نەمبینیوە بەخوا متمانە بە کەس نەماوە بەڕاستی تێگیر بەخوا هەر کەسێ بڵێ ئارا مەحمە پشتیوانیم کرد خوا بۆی بم بە ئەندام پەرلەمان سەگی پێوە نیە باش بیزان ئەرە بە قورئان جاگە باوەڕم بە ئەندام پەرلەمانی هەبێ خۆم بۆ نەکەم کون نکتەکە زۆر میمە عزیزان پەلەم لێ مەکەن کاک خۆ نکتە هەروە بە ئاسانی ئەم نکتەیە 3-4 کەس ئەزانێت هەموو کەسێک نازانێت چەند سەلامەکە خۆی 4-5 کەس ئەزانن بەڕاستی هەراوەڵا ئەو پەڵی 5 ئەو نازان با کاتی بێت پەلەمەکەن بۆتان باسەکەم هەراوەڵا من ئیتر بەخواتان ئەسپێرم و شەوتان خۆش بە عزیزان سپاس بۆ گوێگرتنتان سپاس بۆی کاتەکەتان بە مندا کە گوێ لە قسەکانی من بگرن حرمەتێکی زۆرم بۆتان هەیە شەو شۆگاتان خۆش بێ خوداتان لەگەڵ هەر بژین و سەرکەوتوو بن